ڕووناکپەرست خەڵکی ناحێ بیارەمە لە ناحێ بیارە لەدایک بووم و هەر لەوێژی پتیدایم تەواو کردو دوایەوە هاتوومەتە شاری هەڵەبجە و دواتر سلێمانی و دواتر منتەقەی شارە زوورەمانە هەمووی بە پێشمەرگایەتی و دواتر بۆ ئەوروپا و دوای هەموو ساڵانە و گەڕان و شتانە گەڕامەتەوە ئەم گوندی خەرپانیە لە 2010ەوە هاتوومەتەوە ئەم گوندی خەرپانیە و کەبابم ئامادە کردووە من یەکەم جار کەبابچی نەبووم بەزەر حەزم کردووە بێمەوە ئەم گوندە ئاوەدانی کەمەوە ڕووی ئاوەدانی پێوە کەم بوو هاتوومەتە ئێرە چایخانەیەک و کەبابخانەیەکم داناوە لە 2012ەوە لە 1/5ەوە من وەکو سەفەری ئیشم کردو بۆ فستیڤاڵی هەورامان دواتر لە 5/5ەوە هاتوومەتە ئێرە لەو کاتەوە تاوکو ئێستا بەردەوام کارەکەم لێرە وەکو ژنێک یەکەم ژن بووە لە کوردستانە بەبێ ئەوەی گوێ بە مەقسەی و خسەڵۆکی خەڵکی و بێ ئەوەی شەرم بکەم کارم پێ خۆش بووە هوزەبا بلیمی سەیرانی ویماو هوزەبا بلیمی سەیرانی ویماو ئیدنیێ تا سێمانی فیما ئەرێ هاوارمانی فیماو یاخواجێ دیڵێم دوور نەگری ساتێو یا ڕەمزێ دیڵێم دوور نەگری ساتێو نەگوهۆ منێ سوچوێڵاتێ ئەرێ هاوا سوچوێڵاتێو ناڵم یەکەم ژن بم لە کوردستانە بەس هەمیشە ئاواتم ئەوە بۆ ڕێچکەیە بشکێنەوە و کۆسپە گەورەی لە بەردەم ژنی کووردا هەیە بە تایبەت منتەقەی هەورامان بیشکێنم و بێمە ناو مەیدانی ململانێکردن لەگەڵ کۆمەڵی ئیشەکە بەڕاستی بۆ ژن بڤەیە من بیکەمەوە کۆسپە بشکێنم و وەکو ژنێ بێمە مەیان و ئیش بکەم و بەبێ عیبە بەبێ ئەوە گوێ بەمە قسەڵۆکی خاڵکی ئەومانە بەڕاستی لەو چرکە ساتەوێش کە من وەکو ژنێکی ئازاد نەوەکووە لە 2012 پێشتریش پێشمەرگایەتیم کردو هەمیشە ژنێکی ئازاد بووم و کێشە من نەبووە من بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کە هاتم ماڵم لە عەربەتە میوانی سلێمانی مەبوو وەکو هەدیەیەک هێنایانم بۆ منە بەلاوە خۆش بەڕاستی زۆر دەستخۆشی لە یەکەم هیوادارم سەدانی کە ئافرەتی وامان هەبێ ئیشی جوان بکە بە وڵاتەکەمان بەڕاستی ئەوەی ئەم ئافرەتە کردی لەوانەیە ئیشی پیاویش قورستر بێ و چاکریش بەدوێتی بەڕێوە شەرت نییە هەر پیاو بتوانێت ئیش بکە ئافرەتیش هەیە توانای دوو ئۆنی پیاو هەیە هیوادارم هیچ کەسە ڕێگری لە ئافرەت نەکە ئەگەر کارێکی کرد سەرکەوتوو بوو لە کارەکەی بابیکە چەندەها ئیمزام لەسەر کۆ کراوەتەوە لەناو ئەم کەبابخانە چایخانە بەڕاستی ئیمزام لەسەر کۆ کراوەتەوە وەکو بڤەیەکی گەورە کە ئەبێ من ئەم کەبابخانەیە داخە لەبەرەوەی ژن ئیشە کاتیایە شتی خراپ وتوتی ینی کۆمەڵە شتی بێتام و ناوناوتۆرە خراوەتە پاڵم بۆەوەی کە من هاتوومەتە ئێرە ژنێکی واو ئیشەکەم ومانە بە عیبەیان زانیوە بەڕاستی من گوێم نەیاوتە ئەو عیبەیە ئیشم کردووە وەوەی ژنی هەورامان و ژنی بەعام کورد بە تایبەت منتەقەی هەورامان بێتە مەیدان ئیش بکە کار بکە گوێ نایەتە عیبە گوێ نایەتە ئەوەی کە ژن بەڕاستی نابێ ئەو کارە بکە ژنیش وەکو پیا مرۆڤە دەبێ ئیش بکە هەر ئیشێ بێ بێجگەلەوەی کە من و دایکم مەسەلەن کچ و دایکین ئێستا شاگرد و ساحیب ئیشین و ئیشێکی زۆر خۆشەکەین و دایکم ڕێچکە شکێن بووە جێی شێنازی هەموو ژنێکە بە تایبەت منیش ئافرەت لێرە لە کۆمەڵگەی ئێمە گەر کاریش نەکا گیر و گرفتی زۆرە جاوەرە گەر کار بکە بێ گیر و گرفتەکانی چی بێ بەس من بەعام گیر و گرفت نهاتوۆتە بەردەمم زۆر پیاو هەیە بۆ نمونەیەتە لای ئێمە ئەڵێ دەستان خۆش بە جێی سەربەرزین بەڵام لەوانەیە کاچێتەوە ناو سیارەکە بە ژنەکەی بڵێ ئەوە من لەویاوتم تۆ ناتوانانی شتی وا بکەی لەبەرەوە پیاوەتی ئەبێ هەر ئەوە نییە بڵێ ئافرین بە من ئەبێ خۆت ڕێگە بێ لەوانەیە کچەکەت ژنەکە دووسێ قسە بێتە سەریان لەوانەیە بڵێن
ژنێکی باش نین لەوانەیە بڵێ بۆچی وە بەڵام ئەبێت تۆ ئەگەر ئەتەوێت کوردستان بەعام پێشکەوێ و ئەگەر ئەتەوێت شتێکی شاس بکەی ئەبێت تۆ ڕێبی کچەکەت ژنەکەت شتێ بکە بۆ یەکێکی تریش چاو لە تۆ بکە. من تەمەناکەم ئەو ژنانەی کە ئەترسن با نەترسن بێنە مەدان ئیش بکەن زەقاتەکانی خۆیان بۆستن چاوەڕێ دەستی پیاو نەبن چاوەڕێ گیرفانی پیاو نەبن کە پارەیەکیان بداتێ من ئەوی ششکە کردومە ڕاستە ئیداری ئێستا بەڕاستی لەو ڕۆژەوەی کە کردوم بۆ ئاوادانکردنەوەی شارەکەم کردومە لادێکم ئێستا وای لێ هاتووە لەخوا بەزیابێ ئیداری خۆشم و ماڵ و مناڵیشم و چەند خێزانێکی تریش و ئەم گەنجە جوانانش کە ئێستا لە لامیشەکەنەوە هەر یەکێکیان گەنجی ماڵێکە لەو ڕۆژەوە ئیشەکەن لەگەڵ منە بەڕاستی من بوومەتەمایی ئەوەی کە ئێستا ئەم گەنجە و گەنجانەیەتر هەمووی لەسەر مەعیشەتیان لەسەر ئەم دوکانە بێ ئەوە مای خۆشحاڵیە بۆ من تەمەناشەکەم هەموو شتێک بێتە مەدان و وەکو من کار بکات و با چەنەها خێزان چاوەڕێ دەستیەوە بن.